چڵکی دەست لە چیەوە هاتووە؟ کورد ئەم کەلیمەیە بۆچی بەکارەهێنێ؟ سبحان الله، لە پابەندی کورد بە ئیسلام و بە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەو حەدیسەی کە دوو لە گەنجەکانی بنەماڵی پێغەمبەری خوا لە بەنی هاشم ئەچن داوای پۆست و پارە لە پێغەمبەری خوا ئەکەن صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیانە فەرمێ: إنها لا تنبغي لنا إنما هي من أوساخ الناس. فەرمێ ئەم پارەیە بۆ ئێمە ناشێ، بۆ من و بنەماڵی من کە شێخ و سەییدین، خێرمان پێ ناشێ، ئەمە چڵکی دەستی خەڵکە. بە شێوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسفی پارە ئەکات کە یەکەم شت لە دڵی بنەماڵی خۆی دوایی دڵی سەحابەکانە دەرێهێنێ. سبحان الله.